هەرێمی کوردستان سەرەتای ئەم هەفتەیەی بە کۆمەڵێک بڕیار و هەواڵی دژ بە یەک دەست پێ کرد کە دیارترینیان موچەی مامۆستایان و فەرمانبەرانی حکومیە. هەفتەیەک تێنەپەڕی بەسەر کۆبوونەوەی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و مامۆستا و بەرپرسانی کەرتی پەروەردە حکوومەت یەکەم بەڵێنی نەبردە سەر کە بە مامۆسایانی دابوو، ئەویش دابینکردنی موچەی مانگی ئەیلولی ساڵی ڕابردوو بوو. ڕۆژی یەکشەممە وەزارەتی دارایی لە بەیاننامەیەکدا ئاشکرای کرد بەهۆی قەیرانی داراییەوە ناتوانن تەواوی موچەی مامۆستایان بدەن و نیو موچیان بەسەردا دابەش دەکەن، نیوەکەی تری هێشتا دیاری نەکراوەکەی دابەشی دەکەن. ئەم بڕیارە لە ناکاوی وەزارەتی دارایی لەلایەن بەرپرسانی پەروەردەوە پێشوازی لێ نەکرا. ماوەی ئەو قسەمان لە سەر کرد موچەی مانگینەوە بە تەواوەتی بدرێ، نە نیوە بوو نە ئەوەی باز بوو. ئێستا ئەمەلێکیان تیا شۆت ئۆزای دارایی هەفتەی داهاتوو نیوەهی کەشەڵم بە حسابەوە ئەو داهاتیان کۆنە بۆ تۆ دۆلارە نەگۆڕاتەوە، ئەمانە خۆیان لە ئێمە باشترێزان، بەڵام بەداخەوە یانە بۆیان نەدرایانە بۆیان نەکرا بەنیوە ئەم لەگەڵ یانی. لە کۆبوونەوەی ڕۆژی هەینی ڕابردوو لە نێوان جێگیری سەرۆکی حکوومەت و وەزارەتی پەروەردە و یەکێتی مامۆستایاندا جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاندە بوو کە ناتوانن موچەی تەواوی مامۆستایان بدەن. بۆ ئەو مەبەستەش ڕاوێژ لەسەر چەند پێشنیازێک کراوە لەوانە موچە بنەڕەتیەکەی مامۆستایان بدرێت یان نیو موچە بە مامۆستایان بدرێت. لەگەڵ چەند پێشنیارێکی تر هەروەها داواش کراوە حکوومەتی هەرێم لە چاکسازیەکانیدا دوای وەزارەتەکانی تر موچەی مامۆستایان کەم بکاتەوە. دوو لایەنە، لایەنیشان پەیوەندیدارە بە خزمەتی مەدەنیە و لایەنیان پەیوەندیدارە بە بودجەوە کە هەردووشان پێویستی بە پەرلەمانی کوردستانە، واتە هیچ دەستکاریکردنەوەی سیستەمی موچە بەبێ پەرلەمانی کوردستان ناکرێ. و پێشم خۆشم قسەیەشکەم لە ڕاستیە خراپترین چاکسازی ئەوەیە کە لە موچەی چینی مامناوەندەوە دەست پێ بکەیت. هاوشان لەگەڵ تەواوی فەرمانبەرانی کوردستان مامۆستایان زیاتر لە 3 مانگە موچیان وەرنەگرتووە، بەڵام ئەم توێژە زۆر جدیتر لە هەموو فەرمانبەرانی دیکە سوورن لەسەر وەرگرتنی موچەکانیان، هەرچەندە پێناچێت بەم نزیکانە داواکاریەکانیان جێبەجێ بکرێ، بەڵام ئەوان ئێستا سەرمەشقی داواکاریەکانی موچە فەوتاوەکانی ساڵی ڕابردوون. لەلایەک حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت بە ناوی چاکسازیەوە دەستکاری موچەی مامۆستایان بکات، لەلایەکی تریشەوە مامۆستایان ناڕازین دەستکاری موچەکانیان بکرێت. لەم نێوەندەشدا پەرلەمانی کوردستان ئەو بڕیارە دەدات کە ئایا موچەی مامۆستایان کەم دەکرێتەوە یاخود وە خۆی دەمێنێتەوە. کارزان تارق نارتی، سلێمانی.